سلااوان لێبێت دوێنێ لە گەڕەکی زانیاری لە سنتەرەی قەزای ناوەندی سۆران ئاگر لە ماڵی هاوڵاتیەک بەربووە. دروست ئەو شوێنەیە کە ڕووداوەکەی لێ ڕووداوە کە لوپەلەکانی نێوماڵەکە فڕێدراونەتە دەرەوە لەبەرەوەی کە ئاگرەکە تەواوی ئەو کەلوپەلانەی لە نێو ماڵەکە هەبوونە هەموو سوتاون و خاوەنەکەی فڕێداون. لەسەر هۆکاری چۆنیەتی ڕووداوەکە و ئاگرکەوتنەوەکە لێرە خاوەنی ماڵ کاکاوکار میوانی منە کاکاوکارەگەر بیتە ئێرە بۆم باز بکەی بە درستی ڕووداوەکە چۆن بووە لە چی ڕوویدا. سەرەتا بەخێرمێ سەرچاوان سوپاس وەکەم یاخۆ بەخێرمێ سەرچاو. وڵای ئاگرەکە لە سۆبەکی نفتی پەیدا بوو، سۆبەی علادین بوو، هاتبوون لۆ یعنی لێرە ئەنوین لۆ نووسنی ئەوان کردبوویش پێیان کردبوو سۆبەکە دواتر فەقیرە چۆ بە خوارێ و ئاگری گرتبوو. منداڵەکان لە سەرەوە بوونیان لە خوارێ؟ ناوەڵا منداڵەکان لە خوارێ بوون، بەس بە تەماو وە سەریان بێخێویش ئیریکە ئاگرەکە زیاتر و زیاتر تەشەنەی کرد و نەیتوانی. وەڵی هەستیان بۆ نوشتی و هەستیان کرد و بەس تاخیریان هەست کرد ڕاستی. ئیریش هەتا حەریق هات و حەریق ئاگرەکەی کۆنتڕۆڵ کرد. لەگەڵم هاوکاری کامێرەمان هەندێک دیمەنی نێوماڵەکەتان بۆ ئەگوازن و کاکە هاوکارەکەت تۆش لەگەڵم بیتە دەرەوە بۆ ئەوەی کە لێرە ئاگرەکە تەشەنەی کردو بۆ ئەم ژوورانە تەواوی ئەو کەلوپەلانەی هەیە تەنها ئەوەی دەرچووە کەنتۆرێکە کە ئەویش زیانی تۆزێ بەرکەوتووە لە دیوی دەرێ ئەو کەلوپەلانە هەن کە لێرە ئەم دەرگایە کە تیمەکان لە بڵێم لیان کردیتەوە بۆ ئەوەی کە بتوان ئاگرەکە کۆنتڕۆل بکەن و کۆمەڵێک کەلوپەلی ترە. دیمەنی تر کە لە سەرجادە ئەبینرێ تەواوی ئەو کەلوپەلانەی ئەو هاوڵاتیە کە دوێنێ لە گەڕەکی زانیاری ماڵەکەی سووتە. کاکاوکار ئەگەر پێم بڵێ چ داواکاریەکت هەیە لە لانی پەیوەندیداری شار؟ وەڵاهی داوا لە ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەم ئینشاءڵڵا هەڵگوردی شێخ نەزیب هاوکارم بن و یارمەتیم بدەن داوا لە حکومەت شێکەم کە هاوکارم بن و لیان مەمنونم چاویان ماچەکەم. بەخوای الحەمدولیلا لە ڕووی مادیەوە خراپ نیمە، بەس ئیدی تازەم خانچاک دێ تازە هاتیمە ناو ماڵێ و الحەمدولیلا موچە خۆر نیمە ناوەڵا دوکانم هەیە الحەمدولیلا. بەس جایدی ئەوڕۆ لێ قەومانە لەوانێ وەڵا سبەینێ ئەمەش خێرێ بە کەسێککە بکەین و کەسێککە خێرێ بەمکە مەمنونی هەمووانش دەست خۆشبی قال بساقبی. قاتی سەرم بە کاملی لە ناوچوە هەر هەموو هیچی نەمای وەکو ئەوەی برادرش تەسویری کرد و چای ماچەکەم. وەڵاهی نەتوانین لێرە بمین و نەنوێنن مایە نەشتەکن مایە هیچن نەمایە ینی نەتوانین لێرە بمینینەوە شکلەکە ئەوە چاوت ماچەکەم لە خزمەتم. وە گوتم لە گەڕەکی زانیاری بە درستی کۆڵانی ژمارە 25 ئاگر دوێنێ لە ماڵی هاوڵاتیەک بەهۆی سۆپای نەوتەوە بەربووە و تەواوی پێداویستیەکانی نێوماڵەکە لە نێو چوون و ماڵ و منداڵەکەی چۆتە ماڵی خزمانیان ماڵی باوکو و خەزور ئەوانەی. بۆیە ئەو لە ڕێگای ماچی زاری کرمانجی داوای لە لانی پەیندار و بە تایبەتیش سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران کرد و خۆی گوتی کە هاوکاری بکەن ئەگەر چی ئەو هیچ موچەخۆر نییە بەڵام دوکانێکی هەیە بەڵام بارگوزەرانی لەو ئاستەنیە و خانوەکەشی تازە دروست کردووە و تەواوی ئەو کەلوپەلانەی ئێستا هەن ئەوەی دەبینرێ لێرە هیچ شتێک نەماوە لەسەری هاموو شۆ بکەی لەبەرەوەی دوێنێ بەهۆی گڕگرتنی سۆپا و لە سیسەمەوە دەستی پێکردووە دواتر ڕۆیشتۆ بۆ کەلوپەلەکانی تر تا تیمەکانی بەرگری شارستانی گەشتون زۆربەی کەلوپەلەکانی نێوماڵەکەی لە نێوچوونە. بەڵێ